بابزانین ئەم باخچەیە کە دروستەکرێەوە ئەم شانۆیی کە لە شانۆی ڕۆمانی لەو ناو باخچێشا دروستەکرێ تا چەند گرنگە بۆ شانۆکاران و بۆ هونەرمەندانی ئەو سنوورە سانە لە شاری کەرکووکە. بەڵێ بێگومان شانۆی سلمکێکێکە لە شانۆیە گرنگەکان پێشتر هەر لە شاری کەرکووکدا ئەم شانۆیە نمایش دەکرا، بەڵام مای خۆشحاڵیە دواتر توانرا ئەم شانۆیە ببرێتە تونس، هەروەها میسر، ئوردن و هەروەها توانراویشە خەڵات بەدەست بێنێ. جا گرنگەکەی ئەم شانۆیە لەوەدایە کە بە تەواوی باس لەوە دەکات لە خەمەکانی کورد لە جینۆساید لە ئەنفال لە کۆچی کوردان توانراوە دەنگی کوردان و ئەو کارە ساتە سەختانی کە بەسەر گەلی کورد هاتووە توانراوە بنێرێتە دەرەوە و پیشانی دەرەوش بنرێت و لەگەڵەوەشدا خەڵات وەربگرێ. وەکو تۆ ئاماژت پێتا کۆسار بۆ ئەمسال لە فەڕەنسا نمایش دەکرێت و چەندین کەسی ئەوروپی و فەڕەنسیش ئامادە بوون لەم نمایشەدا. جا ئێمە بۆ قسە و باسی زیاتر دەچینە لای میوانەکەمان. هەوار فارس ئەکتەر کە ڕاستەوخۆ لەگەڵمانە لە فەڕەنساوە سڵاو لەبێ هاوارخان بەیانیت باش. جێگەی قسە و باس و جێگەی پرسیارە دەمە پرسیاری ئەوە لێ بکەم. با بڵین خۆتان ئەمەتاندانا کە لەم کاتەدا ئەم شانوویە نمایش بکرێت لە کاتێکدا کە ئێستا ساڵیادی با بڵین یەزیدیەکانە و کە لە دوێنێ جامیات دەکرایەوە. خۆتان لەم ڕۆژەتا داتاننا بۆ ئەوەی هیچ نەبێ وەکو کارەسەتەکانی هەڵەبجە و ئەنفال و ئەو کۆچی کوردانی کە کردویانە هاوشێوەی ئەوان لەم شانۆیەدا بتوانن گزارشتی لێ بکەن و باجیهانیشی پیشان بدەن. بەڵێ سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش. هەدی 11 ساڵی جینۆساید کردن و دەربەدەرکردنی برایان خوشک و برایانی ئەزێدیمان سەری ڕێز بۆ ئەو کەسانە دانوێنی کە تا ئێستا هەواڵێکیان نییە یاخود بوونەتە قوربانی لە ئاکامی ئەو جینۆسایدا دەربەدەر بوونە. ئێمە لێرەوە هاوسۆزی خۆمانیان بۆ دەرەبڕین کە 11 ساڵ تێپەڕەبێت بەسەر ئەو کارە سادا جەرگ بڕا. دیارە ئێمە وە گروپی شانۆی هەوار تەنها ئامانجمان ئەو نییە لەم گەشتەیە گەشت و خۆشی خۆمان بکەین، بەڵکو وەک لە سەرەتای دەست پێکردنی ئەم پرۆژەیە کە مۆنۆدرامای سەلمایە لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و سینۆگرافیا و دەرهێنانی هاوڕێم نەژاد نەجم و لە نواندنی خۆم کا وەکو ئاکتەرێکی کورد لە کاروانەکانی دیکەی پێشووتریشمان ئاکتەرێکی دیکەم لەگەڵا بوو کە ئەویش ئۆغێلی ئەمبەرد بوو کە ئاکتەرێکی فەڕەنسی بوو، بەڵام بەهۆی کۆمەڵێک پرۆژەی هونەری خۆیەوە نەیتوانی لەم پرۆژەی ئێمە ئەم جارە لە فەڕەنسا بەشداری بکات. دیارە مۆنۆدرامی سەلما وەک پێشتریش باسمان لێوە کردووە لە بەرنامەکانی دیکەی کورسات و لە چاپێکەوتنەکانی دیکەمان دیارە ناوڕۆکەکەی باسی ئەو کارە ساتاناکە کە بە سەرگەلی کووردا هاتووە لەوانەکە کارە ساتە دیارەکانی ئەنفال و هەڵەبجە و جینۆسایدی خوشک و برایە زیدەکانمان وە کۆچکردنی کوردان بۆ وڵاتانی ئەوروپی کە لە ئەندامی ئەو جەنگ و ململانەیە کە لە ناوخۆی کوردستان دروستە بێت، بەڵام کوردانمان هەر لە گەنجان تاک و کەسانی بەتەمەنشمان کوردستان جێڵن و بەرە وڵاتانی دیکە ئاوارابن. نمایشەکەمان ناوەڕۆکی بەگشتی باسی ئەما کات و ئێمە باسی ئەومان کرد کە ئەمانەوێت سەلمە بەجیهان بناسێنین و لە ڕێی کارکتەری سەلماوە کە پێشتر بەڵێنماندا بوو ئەیگەینین بە دادگای لاهایوە بە کۆمەڵگەی نێودوڵەتی لەم کارە ساتانە ئاگدارەکەینەوە لە ڕێگەی زمانە جیهانێکی شانەوە. ئێمە ئەو ئامانجەمان پێکاوە، بەڵام کاروانی سەلما هەر بەردەوام بێت. ئێستا ئێمە لە شاری پاریسین لە فستیڤالێکی نێودوڵەتی کە بۆ سەما و نواندن و فۆلکلۆر و میوزیک وە گۆرانیش با بڵێن بەڕێواچێت لە شاری ماینتۆنی شاری فەڕەنسا کە لە وڵاتی فەڕەنسا لە شاری پاریس. ئێمە چەند ڕۆژێکە لێرەین دوێنێ ئێوارە فستیڤالەکە کۆتایی هات. تێیدا تەنها ئێمە و گروپی شانووی هەوار بەشدار نەبوو کوردستانی عێراقمانە کرد، بەڵکو هاوگەشتێکی دیکەوە هاوسەفرێکی دیکە هاوزمانێکی دیکە ئەویش تیپی هونەری میلی کەرکووک بوت بە چاودێری وەزارەتی ڕۆشنبێری عێراق و بە پشتیوانی و هاوکارەکانی پێکومان بەڕێز ئاسۆ مامن سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان و جەناب کەرکووک هاوارخان. پێم بڵێ یعنی پێشتر ئەم شانۆیە ئەم مۆنۆدرامایە لە چەند وڵاتێکی تر نمایش کراوە و
زیاتر سوود لەو تراژیدیایە یاخود لەو چیرۆکانەی ئەنفال و چیمیابارانی هەڵەبجە وەرگیراوە. بەڵام لەم نمایشەتانە لە پاریس دەستکاریەکتان کردو و چیرۆکی ئێزیدیەکانیشتان تێکردو، جینۆسایدی ئێزیدیەکانیشتان تێکەڵکێش بەم بابەتی ئەنفال و چیمیاباران کرد. و کاتی نمایش ڕەنگە بینەرێکی بیانی زۆر لەوێ ئامادە بوو بێتن لە کاتی نمایشەکەتانە. هەڵوێستیان یاخود بیر و بۆچوونیان ڕایان لەسەر کارەساتەکانی گەلی کورد کە لە ڕێگەی هوەرێکەوە هوەری شانۆ ئەوش مۆنۆدراما بێت و خانمێکیش بێت کە نمایشەکە بکات چۆن بوو، چۆن هەڵیانە سنگان، هیچ کۆنتاکتێکتان دروست کرد، هیچ باسی ئەم چیرۆکە ناخەژێنانەتانە کرد بۆ ئامادەبوانی ئەم فێستیڤاڵە؟ بەڵێ بێگومان ئێمە لە هەر نمایشێکمانە ناوەڕۆکەکەی کە بە زمانی غیری زمانی ئەم نەتەوانە بێت ئەو وڵاتانە بێت کە لە فستیڤالەکەیە بەشدارن ئەگەر بە نووسراوێک بێت یاخود خۆمان لە دوای نمایشەکە گفتوگۆ بکەین لەگەڵ بینەر بە کورتی ناوەڕۆکەکەی بە بینەر ئەگەینین. بەڵام ئەوەی کە جێگای سەرنج بوو ئەو نەتەوانەی کە لێرە بوون، ینی بەبێ ئەوەی کە زمانی کوردی بزانن تێبگەن، ئێمە کارمان لەسەر ئەحساسی ئەکتەر و هەستی ئەکتەر وە جستی ئەکتەر کرده بوو، ناخی ئەکتەر. یعنی ئەمانە توانیتی کە نەڵێم لە 100%، بەڵام تا ڕادەیەکی زۆر بیرۆکەی نمایشەکەمان بگات بە بینەرە ئەوروپیەکان. یعنی وەک تۆش ئەزانی کە باسی ئەوەت کە نمایشەکەمان تراژیدایە، لەسەر ژانری تراژیدا کارمان لەسەر کردووە و بنیاتمان ناوە. ئەم وڵاتانی کە لێرن هەموو ئەزانین کە هەستێکی تا ڕادەیەک ساردیان هەیە، دەم و چایەکی فلاتیان هەیە، بەڵام نمایشی سەلما توانێتی ئەحساسی ئەوان بجوڵێنێت، پرسیار بکەن و دەستخۆشیەکی زۆریان کرد و لەگەڵ ئەوەی کە گروپە کوردەکەمان لەگەڵا بوو، لەگەڵ ناوڕۆکی نمایشەکەیە، لەگەڵ سەلمایە کە چیرۆکەکانی ئەجێڕایە و لە ڕێگەی مۆنۆدراماکەیەوە هۆن هۆن فرمێسێک بە چاویانە ئەهاتە خوارەوە بە هەمان شێوە. گەلانی دی لەم نمایشە بوون ئەو شانۆ و خەڵکە ئاسایی کە لێرە بوو کاریگەر بوون بەم چیرۆکی گەلی کووردە هاتوو، ئەو هەموو کارەساتی کە بەسەر گەلی کووردە هاتوو. بەڵێ هەوارخان دەست خۆش، ئەمێ پرسیارێکی تر بکەم. یعنی ئەم شانۆیە لە چەند وڵاتێک کە نمایش کراوە هەر جارە و ئەکتەرەکان یعنی گۆڕانکاریان بەسەر هاتووە، بۆ ئەم جارە جەنابتی کە لە پاریس ئەم شانۆیە نمایشەکەن. ئەمێ تێمان بگەێنیت یاخود پێمان بڵیت پەیامی ئەم شانۆیە یاخود ئەو پەیامە پیرۆزەی کە ئێوە هەتانە کە ئەویش کارەساتەکانە کە لە ناوەڕۆکی کارەساتەکانی گەلی کوردەوە وەرتان گرتووە. هەر جارێک کە ئەکتەرەکان گۆڕاون لە هەر وڵاتێکە چۆن توانیوتانە ئەم پەیامە بگەێنن و لە چ وڵاتێکیشە هەستان بەوە کردووە کە هێشتا پەیامی کورد، هێشتا پەیامی گەلی کورد کە ئەم هەموو کارەساتی بەسەر هاتووە وەکو پێویست نەگەێنراوە و ئێوە بتوانن لە ڕێگەی شانۆیەکەوە زیاتر وڵاتان بە کورد ئاشنا بکەن یاخود کورد بە وڵاتانە ئاشنا بکەن و پەیامی گەلی کورد بگەێنن. لە چ وڵاتێک هەستەکەی ئەمە زیاتر بەرجەستە بووە؟ بەڵێ بێگومان لەم فستیڤالەیە ینی بە تەواوی توانیمان ئەوە بەرجەستە بکەین وە پەیامەکەی خۆمان بگەێنین، دەنگی ئەو هەموو زوڵم لێکراوانە بگەێنی کە تا ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەو کارەساتانە بێدەنگە. بەڵام بەداخەوە یعنی ئێمە وەکو هونەرمەندان کە خۆمان بە کەمتەرخە مەزانین و لەگەڵیشیا حکوومەتی هەرێمی کوردستان کە نزیکترین وڵات لە ئێمە و عێراقە، بەداخەوە تا ئێستا شانۆکارەکانیان یاخود ئەو کەسانی کە لەناو ئەم بوارەیە کارەکەن هەنی بە تەواوی لەسەر کەیسی ئەنفال و هەڵەبجە نازانن کە ڕژێمێکی دیکتاتۆر کە لە عێراقا حکومی کردووە لە ڕابردووە ئەم کارەساتی بەسەر کووردا هێناوە، نەخوازا بگا بە وڵاتانی دیکە. پێ دوایە لە ڕێگەی ئەم شانۆیانەوە ئەتوانێن ئەم پەیامە زیاتر بگەێنین؟ بەڵێ وەک ئاماژەم پێکرد دیارە وتمان شانۆ زمانێکی جیهانی، ینی مەرج نییە تۆ بە تەواوی لە زمانەکە تێبکات، بەڵام لە ڕێ ئەو پەیامە شانۆیی کە هەتا ئێمە کار لە مۆنۆدرامای سەلماوە لە کارەکانی پێشووتریشمان کە کارمان لەسەر کرده بوو، ینی ئەوی کە بەلای ئێمە گرنگە گەیاندنی پەیامە ئەیتر چۆن ئەوە نازام چۆن ئەگاتە بینێ، بەڵام ئێمە با بڵین تەرجمەمان دانە ناوە لە ڕێگەی نمایشەکان. بەڵام باسی گۆڕانکاری ئەکتەرەکانیشت ئەمە شۆکارێکە کە بتوانین چیرۆکەکە بە تەواویتر بگەێنین. ئێمە لە نمایشەکانی پێشووترا من وەکو ئاکتەرێکی کورد و کارکتەرێکی فەڕەنسیم لەگەڵ بووە
پرۆژەی داهاتووتریشمان ئەگەر سەلما بێت و بەردەوام بێت ئێمە نمایشەکەمان بە زمانی تونوسی ئامادەیە بە زمانی فارسی ئامادەیە بە عەربی بە هەمان شێو ئامادەیە سێ ئەکتەری دیکەمان هەیە بە غەیری زمانی کوردی و فەڕەنسی بدوێن ئێمە ئامادەکە دەرهێنەریش نەژاد نەزمش بە تەواوی کاری لەسەر ئەوە کردووە ئەنی ئەوەی جێگای سەرنجە ئەم نمایشە جگە لە من کە بە شێوەی ئامادەبوون لە هۆڵدا پرۆفم بووی کردو بەڵام کارکتەرەکانی دیکە ئەکتەرەکانی دیکە هەمووی بە ڕێگەی ئۆنلاین کاتێکا هەوار خان باس لە کارکتەرێکی ترکرد کە لە یەکێک لە نمایشەکانی دیکەدا باس لێو کرد کە خاتونێکی تری کە خەڵکی فەڕەنسا لەگەڵ بەشداری کردووە دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم مۆنۆدرۆما خۆی یەکێکە لە هونەرە درامایە با بڵین بەوە ناو دەبرێکە قورسترینیانە ئایا بەرجەستەکردنی کارکتەرێک بتوانێت ئەم پەیامە گرنگ و پڕ لە چێژە و پڕ لەو هەموو کارە ساتی کە بە سەرگەلی کوڕهاتووە سەخت نییە کە تەنها کارکتەرێک بتوانێت ئەم پەیامە بگەێنێت بەڵ ئەگەر ئەزمونێکی باشت هەبێت ینی پێشتر کاری مۆنۆدرامات کرد بێت یاخود ڕۆڵێکی باش لە نمایشەکانی دیکەی ڕابێت ئەستەم نییە بتوانانی یەک ئەکتەرێک کۆمەڵی کارکتەر بەرجەستە بکات کۆمەڵە چیرۆکی جیاواز بجێڕێتەوە لە ڕێگای یە کارکتەرێکەوە تەنوێ ئەو گۆڕانکاری لە نێوان کارکتەرێک بۆ کارکتەرێکی دیکە بکات ئێمە بۆوردی کارمان لەسەر ئەمە کردووە بۆی گەشتوین بەم وڵاتاوە ئەتوان بڵێن بەم سەرکەوتنێک کە ئێستا ئەمە بۆ گەلی کورد بکوونەتەوە دەستکەوتێکی مەزنە کە گرروپێکی شانۆیی لە شارێکی پەراوێزخرا و لە ڕابردوودا کە ئەویش کەرکووکە بگاتە وڵاتی فەڕەنسا یاخود هەڵ وڵاتێکی دیکەی عەرەبی و ئەوروپی ئێمە توانیمان ئەم ئامانجە بکبێگەین و مەش بە پشتیوانی کۆمەڵی هاوکار دێکە پێشتر باسم لێوە کردو کۆمەڵی هاوڕێ و هەپاڵی دیکە کە ئەگەر ناوەکانی بڵێن احتیمالە بە ئەم بەرنامەیە کۆتایی نێت ئەگەر بتێ ئەو پەیامە بگەێنیت قورسە بەڵام ئەگەر بەجددی کاری بۆ بکەیت ئەمە ئاسانە بێ بە پلانکاری بۆ بکەیت ئاسانە بێ و من لێرەشەوە لە کورساتی ڕەنگین جوانەوە ئەڵێم مۆنۆدراما و مۆنۆدرامەی سلما ئەم پرۆژەی گروپی شانۆی هەوار بەردەوامە و چەند بانگێژنامەیەکێکی کەمان بۆ هاتووە لە وڵاتان و ئێمە لێرەش کۆنتاکتمان لەگەڵ کۆمەڵێ هەوارخان پلانتان هەیە ئەو وڵاتانی دیکە کە بانگێشتیان کردوون ئەم جارێکی دیکە بتوانن لەگەڵانیشتا ئەم شانۆیە نمایش بکەنەوە بەڵێ ئێسمە بانگێشتنامەی وڵاتی مەغربمان بۆ هاتووە بۆ هەمان نمایش و هەر لەناو ئەم مانگەدا بۆ وڵاتی ئوردن و کۆمەڵی فستیڤاڵی دیکە هەیە کە ئامانجمانە بەشداری تیا بکەین بۆ ئەوەی کە تاکو ئێستا ئەو وڵاتانی کە بڵین ناوەڕۆکی ئەم شانەیە نەبینەوە یاخۆت نازانن ئەنفاچێ نازانن هەڵەتەسیە نازانن بابڵین دەربەدەرکردن و جینۆسایدکردنی کوردانی یەزیدی چیە کە بەدەستی تیرۆستانی داعش بووە کارەساتەکانی دیکە بەدەستی ڕژێمێکی دیکە بوو ئەمانوێ پێیان بگەینین بە ئاگایان بهێنەوە بڵێن کورد ئەم هەموو کارەساتەی بەسەرا هاتووە بەڵام بەداخەوە گەلانی جیهاندەی بێدەنگن ئێمە بەردەوام ئەبین بە پشتیوانی خوا بە پشتیوانی ئەو هاوکارانی کە هەمیشە باشە بەڵێ هەوارخان ئەوەی بەلامەوە گرنگە و دەمێ بپرسم بیرتان لەوە نەکردێتەوە کە ئەم ستایلە جیاوازەی کە دەکرێت لە شانۆتا بیرتان لەوە نەکرێتە بیکەنە فۆرمێک یاخود وەکو قوتابخانەیەک بۆ شانۆکاران با بڵین ببێتە فۆرمێکی تایبەت و سربەخۆی خۆی هەبێت جیاواز لە بابەتەکانی دیکە بۆی بێتە قوتابخانەیەک بۆ شانۆکاران بتوانن بۆ ستایلە جیاوازە نوێ نامۆی ئاشنا بنەوانیش بەڵێ بێگومان ئێمە وەکو گروپی شانۆی هەوار هەمیشە کار لەسەر داهێنانەکانە یعنی ئەمانوێت داهێنانێک لە نێوە هونەری شانۆی کوردی دابێنە ئاراوە شانۆکار نەژاد نەجم کە پێشترش لە پرۆگرامەکان ئێوە زۆر بەسەرتان کردوێتەوە یعنی لە زمانێک کاکاری لەسەر شانۆی وێنەیە کرد لە کوردستان ڕۆبەڕووی کۆمەڵی ڕەختان بۆ ئەنی کۆمەڵی کەس ئەیانوت ئەم دەرهێنەرە سەر لێشەوە لە خۆیەوە کارەکان بەڵام گەشتن بۆ ئامانجەی ئێستا تەواوی جیهان کار لەسەر ئەو فۆرما شانۆیە ئەکاتەوە شانۆیەکی پەسەند لەلایەن چونکە شانۆ بریتیە لەوێ نە تەنها ئەوە نیە ناوڕۆکەکەی لە ڕێگای دیالۆگ بجێڕیتەوە ئێستا زمان و وێنە حکومەکە لەگەڵ جەستەی ئەکتەر ئەوە ئێستاش لە مۆنۆدرامایە ئێمە کە فۆرمێکی نوێمان هێناوەتە ئاراوە ئەتوانین بڵێن یەکەم گروپین ئەمە نەبێتە خۆ هەڵکێشانێک ئەهەیە بڵێن گروپین ئەنیشاکە مۆنۆدراما لە ڕێگەرەوە بەرجەستا بەڵێ هەوارخان هەوار بەڵێ هەوار فارس ئەکتەر و شانۆکار کە ئەم بەیانەی ڕاستەخۆ لە پاریسەوە لەگەڵمان نبووی
سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامی بەیانی کورسانیوس و بە هیوای سەرکەوتن و بە هیواینەوەی کە بتوانن هەموو ئەو پەیامانەی کە هەیە بیگوازنەوە لە ڕێگەی شانۆ بە هاوڵاتیان و بە وڵاتانی تری بگەێنن. دەست خۆش سپاس بۆ بەشداریکردن.